کۆمەڵی سیاسەت و فاکتەرە مرۆییەکان لە قۆڵبوونەوەی قەیرانی ئاو لە ئێراندا. قەیرانی ئاو لە ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەستێنێ. هەر ئێستا ئێران لەگەڵ یەکێک لە مەترسیدارترین قەیرانەکانی کەماوی لە مێژووی خۆیدا بەرەوڕوو بۆتەوە. ئەم قەیرانە نەک هەر مەترسی لەسەر دابینکردنی ئاوی خواردنەوەی هاوڵاتیان دروست دەکات، بەڵکو کاریگەری لەسەر کەرتی کشتوکاڵ و پیشەسازی و ژینگەیش هەبووە. ئێران دەکەوێتە سەر پشتێنەی وشکی جیهان و تێگڕای بارانبارینی ساڵانەی نزیکەی 250 ملمە کە کەمترە لە 1/3 تێگڕای بارانبارینی جیهانی واتە 800 ملم. ئەم کەمی بارانبارینە سروشتیە بنەمای کێشەکانی ئاوی وڵات پێک دەهێنێت. جگە لەوەش ئێران لەم ساڵانەی دواییدا بەهۆی بەرەوڕووبوونەوە لەگەڵ ماوەی درێژخایانی وشکە ساڵی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و سەرزەوی کەم بۆتەوە. تەنیا بەنداوەکان نین کە ئاویان کەمی کردووە و تەنیا پارێزگای تارانیش نییە کە ڕوبەڕۆی کەماوی جددی بووەتەوە، بەڵکو بە شێوەیەکی گشتی لە زۆرێک لە ناوچەکانی ئێران ئاستی ئاوی ژێرزەوی کەم بۆتەوە و دەشتەکانی وڵات لەگەڵ مەترسی ڕۆچوونی زەوی بەرەوڕوون. بەڵام ئەو ڕاستیەی کە جوگرافیای ئێران لەسەر پشتێنەی وشکی جیهان هەڵکەوتووە بۆ مانایە نییە کە ئەم کۆمەڵگایە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو لەگەڵ بنبەست بەرەوڕوو ببێتەوە و بەردەوام چاوی لە ئاسمان بێت. بەڵکو لە دنیای ئەمڕۆدا و لەگەڵ پێشکەوتنی سەرسوڕهێنەری زانست و تەکنۆلۆژی لە وڵاتێکدا کە ئەگەر بارانیشی کەم لێ ببارێت، بەڵام چونکە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی ژێرزەوی هەڵکەوتووە، بە بەڕێوەبردن و داڕشتنی سیاسەتی زانستیانە لە بوارە جۆرا و جۆرەکاندا کێشەی ئاو بە ئاسانی دەتوانرێت چارەسەر بکرێت. ئاشکرایە کە کەمی ئاو کاریگەری لەسەر هەموو بوارەکانی ژیان هەیە و ژیان بۆ زۆرینەی خەڵکی هێران بە تایبەت کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە شار و گوندەکان دژوارتر دەکات. بەکارهێنانی ئاستی نزمی تەکنۆلۆژیا لە کشتوکاڵدا ڕێگە نادات تەنانەت ئەم بڕە ئاوە کەمەش بە شێوەیەکی باشتر بەکاربێت. بۆ نمونە لە وڵاتێکی وەک هۆلەند بە تێگڕا 4 لیتر ئاو بۆ بەرهەمهێنانی 1 کیلۆ تەماتە بەکاردەهێنرێت، لە کاتێکدا ئەم ڕێژەیە لە ئێران بە شێوەی مامناوەند 40 لیترە. بەهۆی کەمی ئاوەوە بەرهەمی کشتوکاڵی کەم دەبێتەوە. لەگەڵ کەمبوونەوەی بەرهەمی کشتوکاڵی نرخی بەرهەمە خۆراکیە سەرەتاییەکانی خەڵک کە هەر ئێستاش گرانە بە خێرایی گرانتر دەبێت. کەمبوونی بەرهەمی کشتوکاڵی بەواتای کەمبوونی داهاتی جوتیاران و پەرەسەندنی بێکاری لە ناوچە گوندنشینیەکان وە کۆچکردنیان بۆ شارەکان یەکێک دەبێت لە یەکەمین دەرەنجامەکانی. بەڵام شارەکانیش ناتوانن شەپۆلی بەربڵاوی کۆچکردن لەخۆ بگرن و بەم هۆیەوە پەراوێز نشینی زیاتر دەبێت. جگە لەوەش زۆرێک لە پیشەسازیەکان وابەستەن بە بەکارهێنانی ئاو و لەگەڵ کەمبوونی سەرچاوەکانی ئاو تێچووی بەرهەمهێنانیان زیاد دەکات و تەنانەت ژمارەیەک لە یەکە پیشەسازیەکان ناچار دەبن دابخرێن. لە ئەنجامدا هەلی کار بۆ کۆچبەرانیش لە شارەکاندا کەمتر دەبێتەوە و ڕێژەی بێکاری زیاد دەکات. جگە لە هەموو ئەم هۆکارانە پێویستە ئاماژە بە نەبوونی کللتوری دەستپێوەگرتن لە بەکارهێنانی ئاویش بکرێت. قەیرانی ئاو لە ئێران دەرەنجامی هاوکاتبوونی کۆمەڵێک فاکتەری جۆراوجۆری سروشتی، مرۆیی، ئابووری و کۆمەڵایەتیە. بەڵام بەرپرسانی ڕژیم لە نێو هەموو ئەم هۆکارانەدا تەنیا 2 هۆکار بۆ کەمی ئاو دەهێننەوە. یەکەم کەمبوونی بارانبارین و دووهەم زیادەڕۆیی لە بەکارهێنانی ئاو لە کاری کشتوکاڵدا. بێگومان هەردووکیان ڕاستن، بەڵام تەنها بەشێکن لە ڕاستیەکە. ئەوان هیچ ئاماژەیەک بە گرنگترین هۆکاری کەماوی ناکەن کە بریتیە لە گەندەڵی دامەزراوەی لە ئۆرگانەکانی ڕژیمدا. سەبارەت بە هۆکاری یەکەم پرسیار ئەوەیە کە کێ بە نەزانی و قازانجپەرستی بۆتە هۆیەوە کە کەمبوونی باران ئێران بەم شێوەیە لەگەڵ کەماوی بەرەوڕوو بکاتەوە. هۆکارەکانی ئەم ڕەوتە زۆرن کە هەموویان ئاسەواری فاکتەرە مرۆییەکانیان پێوە دیارە. سیاسەتی ماکرۆی خۆبژێوی کشتوکاڵی بەبێ لە بەرچاوگرتنی کاریگەریە لاوەکی و هۆکارە پەیوەندیدارەکانی بە جۆرێک کە لە ئێران 90% بەر بەکاربردنی کشتوکاڵ دەکەوێت. دەرەنجامی ئەم سیاسەتە بریتیە لە دەرهێنانی لە ڕادەبەدەری ئاوی ژێرزەوی کە تەنانەت بارینی بارانیش قەرەبووی ناکاتەوە. بەپێی ئامارەکانی حکوومەت خۆی نزیکەی 1 ملیۆن بیری ئاو لە ئێران بوونی هەیە
کە 750,000 بیریان لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لێدراون. لەم نێوەندەدا زیاتر لە 200,000 بیر تەنانەت مۆڵەتیشیان نییە کە زۆربیان بۆ بەکارهێنانی vێلا و باخ و سەیرانگەی تایبەتی دەوڵەمەند و سەرمایەدارەکان لە هەموو گۆشە و کەنارێکی ئێران بوون. بە فیڕۆدانی ئاو لە تۆڕەکانی گواستنەوە و دابەشکردن بەهۆی کونبوون و پرتوکاوی لولە و بۆری و دامەزراوەکانی ئاو بە جۆرێک کە بە پێی سەرچاوە حکومیەکان لە هەندێک ناوچە 40% ئاوی ناو تۆڕەکانی گواستنەوەی شارەکان بەکردەوە لە ناو دەچێت و هیچ هەوڵێک بۆ چاکردنەوەی بۆریەکان نادرێت. بەکارهێنانی سنوورداری ڕێکارە مۆدێڕنەکانی ئاوەدێری لە کشت و کاڵدا، نەبوونی وەبەرهێنان لە تەکنۆلۆژیای سەر لە نوێ بەکارهێنانەوەی ئاو، نەزانی و پرۆژەی بێپلان و ناکار ناسانە، مافیای پیشەسازی و ڕاندخۆری سپای پاسداران و گەندەڵی جێگیر لە ناوەندە حکومیەکان، هەمووی ئەمانە دەستیان داوەتە دەستی یەکتر و زیانی لە قەرەبوو نەهاتوویان بە سەرچاوەکانی سروشتی ئاو گەیاندووە کە ئاماژە بە چەند نمونەیەکیان ئەم ڕاستی ئاشکراتر دەکات. گەورەترین وێزگەی ئاوی پیشەسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان نەک لە کەناراوەکانی باشوور بەڵکو لەسەر فەلاتی ناوەڕاست و لە بیابان دروست کرد و بە ئاوی گواستراوەی کارون گەشەیان پێدا. بەنداوی گەتوەند لە باشووری ئێران جگە لە تێچوویەکی یەکجار زۆر بۆ دروستکردنی ملیۆنان مەتری چوارگۆشە خۆی شاخەکانی ناوچەی حەوزی بەنداوەکەی تواندەوە و هەزاران هێکتار لە بەپیترین زەویە کشت و کاڵیەکانی پشت بەنداوەکەی کردووە بە شۆرەکان. واقعیە دەوەیە کە تا ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەر کار بێت و نان و کار و شوێنی نیشتەجێبوون و ئازادی و ژینگەی خەڵکی بە بارمتە گرت بێت، ئاسۆیەکی ڕوون بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەدی ناکرێت کە بەرۆکی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانی گرتووە. ئەو دام و دەستگا ئیداریە گەندەڵەی کە ئەم دەسەڵاتە پەروەردەی کردووە توانای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کارەساتە سروشتیەکان لەوانە وشکە ساڵی و چارەسەری بنەڕەتی و پێکاتەی کەمبوونی ئاو نییە. ئەولەویەت بۆ ئەم دەسەڵاتە بەردەوام بریتی بۆ لە سەرکوتی خەباتی یەکسانی خوازانە و ئازادی خوازانەی جەماوەر و دەست بەسەرکردن و زیندانیکردنی نەیارەکانی. ئەم ڕژیمە بەبێ هەستکردن بە هەڕەشەیەکی جددی لەلایەن خەڵکەوە وەڵامی هیچ داواکاریەک ناداتەوە. ئێران لەسەر دەریایەک لە سامانی سروشتی هەڵکەوتووە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەستی خاوەنانی ڕاستەقینە و بەتوانە، واتە کرێکاران و شۆڕاکانی هەڵبژێردراوی ئیرادەی ئازادی جەماوەر، بێگومان لە وڵاتێکی ئاوا خاوەن سەروەت و سامان و هێزی بێکۆتایی کاری داهێنەرانە ئەو کێشانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی هەرە زۆری خەڵکیان لەگەڵ نەهامەتی بەرەو ڕوو کردوێتەوە بە ئاسانی چارەسەر دەبن.